إنا أرسلناك بالحق بشيرا ونذيرا وإن من أمة إلا خلا فيها نذير. یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان بەبێ ئامادەبوونی بەرپرسانی حکومی پارێزگای سلێمانی یادی 49 ساڵی دامەزراندنیان کردەوە. ئەندامان یەکێتی زانایان ستایشی هەوڵ و ماندووبوونەکانی ڕابردووی ڕێکخراوەکەیان دەکەن و هیواخوازیشن لە ئایندەدا زیاتر بەرگری لە چینی زانایانی ئاینی بکەن. درود لەسەر ئال و بەیت و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. ئەلبەتە ئێمە یعنی بۆمان دەرکەوتووە یعنی مامۆسایانی ئاینی بەڕاستی لە پشتی یەکین، یعنی ئەگەر لە شوێنێک مامۆسایەک داهدایکی لێ بکرێ یان مەسەلەن بە چاوێک زوو تماشای بکرێ مامۆساکانی تر لەسەری دێنە جواب و لەسەری وەڵامگۆ بن لەبەر ئەوەی کەوا مامۆسایانی ئاینی کە لەگەڵ میلەتان هەل لە بوونیانەوە تا بەرەو گۆڕیان کە دروست دەبێ بۆ پارێزگاری بۆ دووشتە. یەکەم بۆ پارێزگاریکردن لە مافی ئەو چین و توێژە، دووەم بۆ دروستکردنی فشارە لەسەر حکوومەت و دەسەڵات بۆی مافی ئەو چین و توێژە پێشێل نەکرێ و مافەکانی خۆیان وەربگرن. پێمان وایە لە ڕابردوودا بەپێ ئەو هەلوو مەرجە ئاڵۆزونا لەبارەی کە لە هەرێمی کوردستانە بووە هیچ ڕێکخراوێک لەوە چێ دڵخوازی چین و توێژەکەی خۆی نەبوو بێ لەبەر ئەو بارودۆخە تایبەتی کە لە هەرێمی کوردستانە هەبوو. ئێمەش وەکویەتی زانایان بەپێی توانای خۆی هەوڵی داوە کە مافەکان دەسەبەر بکە بۆ زانایانی ئاینی ئیسلامی کوردستان. هەر ڕێکخراوێک کە دروست ئەبێ بۆ پشتیوانی لە ئەندامەکانی خۆی دروست ئەبێ بۆ یەکێتی زانایانیش بە شێوازێک لە شێوازەکان پشتیوانی کردووە لە ئەندامەکانی خۆی. بۆیە ئێمە ئومێدی زیاترمان پێیانە کە پشتیوانی بکەن لە حەق و مافی زانایانی ئاینی بەڕاستی بۆ ئەوەی ئەو حەق و مافانەی کە هەیەە زانایانی ئاینی زیاتر و زیاتر بەدەستی بێنن. بەرپرسی پەیوەندەکانی لقی سلێمانی یەکێتی زانایانی ئاینی کوردستان ڕخنەی تون لە ئامادەنەبوونی بەرپرسانی پارێزگاکە دەگرێت کە سەرەڕایەوەی ئاگادار کراونەتەوە بەڵام ئامادەی ئاهەنگەکە نەبوون. وڵا بەداخەوە ئەوە عیبەیەکی گەورەیە بەڕاستی ئێمە گلەیەکی گەورەی لەسەر شانیان هەموو جارێ پێیان دەڵێن ینی دەبینین زۆر جار خۆمان ئێمە بێنازیش دەبینین کەوا دەبینین یعنی نامایان بۆ دەنێرین. من بە شخصی خۆم نامم بۆ زۆرێک لە بەرپرسەکانی سا جوان لە دەنگ مەلەوانەیە بۆم بردوم بە شخصی بۆ بە تەلەفۆنیش دوم دپات کردوونەتەوە هێندێکیان پێم وتون کاکە کە پێمان خۆشە ئێمە ئێوەش حزورتان بێ و لە خزمەتان نابین لەم مەراسیمە کە مەراسیمی ساڵ ڕۆژی دامەزانی زانایان و سازکردنی ڕێزلێنانە بۆ هێندێ لەو مامۆستا بەڕێزانەی کە ماندوو بوون لە ڕێزەکانی زانایانە بەڵام مداخەوەک دەبینین حزوریان نیە نەکەمونە زۆر وازام تەنها نوێنەری محافظ لێرەیە جەنابیان هاتووە و هێندێکیان هەیەە پۆزیشی هێنایەوە کەوا کۆبوونەوەی هەیە و پێشتر مەوعیدی داناوە بەڵام هێندێکیان وعدیشانداوە و لێژ حزوریان نیە بەداخەوە ئەوە گلەیە هەلێرۆ پێیان دەگەێنم خۆیان تێدەگەن. یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ڕێکخراوێکی پیشەیی تایبەت بە کاروباری زانایانی ئاینی کوردستانە و لە هەر سێ بواری ئاینی و نەتەوەیی و پیشەیی کار دەکات و بارگای سەرەکی لە هەولێرە. بۆ یەکەم جار لە 21 ئەیلولی ساڵی 1970 لەگەڵاڵەی ناوچەی باڵەکایەتی سەر بە پارێزگای هەولێر دامەزراوە و تا ئێستا 6 کۆنگرەی ئەنجام داوە و 17 لقی لە سەرتاسەری هەرێمی کوردستان هەیە. زانایانی ئیسلامی هەمیشە پێشڕۆ و سەرداری شۆڕشەکانی هەرێمی کوردستان بوون و ڕۆڵی کاریگەریان لە جیهاد و خەبات و تێکۆشانی گەلی کورد دژ بە ڕژێمە یەک لە دوای یەکەکانی عێراق بینیوە و لەو پێناوەشدا چەندین شەهید و قوربانیان داوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.